شغل أزمة غازايا 15 لأزمة كهرباء 15 لأزمة آوايا يعني روشني أم حكومة لمصالح ملتها أقرب الروا لە کاتێکدا هەرێمی کوردستان ڕۆبەڕووی چەندین قەیران بووەتەوە و نیگەرانی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە، بەڵام پەرلەمانی کوردستان لە ئەسقەیرانەکان و ڕەخنەی هاوڵاتیانی ئەم هەرێمە بێدەنگە. کۆچکردنی گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوە. بەپێی دوای ئاماری فیدراسیۆنی پەنابەرانی عێراق لقی کوردستان تەنها لە مانگی ڕابردووەوە تا ئێستا زیاتر لە 81,000 هاوڵاتی عێراق ڕوویان لە دەرەوە کردووە و لەو ژمارەیەشدا بەشێکی دانیشتووی هەرێمن. بەپێی هەمان ئاماری فیدراسیۆنی پەنابەرانی عێراق لەو ڕێژەیەشدا زیاتر لە 40 کەس لە ڕێگاکانی ئەوروپا گیانیان لەدەستداوە. ئەو هاوڵاتیانە کە کۆچیان کردووە بۆ دەرەوە و بەشێکیان لە ڕێگا گیانیان لەدەستدا، لە هەڵبژاردندا دەنگیان بە نوێنەری لایەنە سیاسیەکاندا و بە دەنگی هاوڵاتیان بوونە پەرلەمانتار. بەڵام لە ئێستادا پەرلەمانی کوردستان تەنها یەک دانیشتنی تایبەت نەکردووە بۆ چوونی گەنجان و هاوڵاتیانی هەرێم بۆ دەرەوە. ئەوەی لەو بازاڕێ ئەوەی لەو کوردستانێ دری ناخۆشە دری پەڕە. یەکێکی دیکە لەو قەیرانانەی کە ماوەی زیاتر لە ساڵێکە ڕوبەڕووی هاوڵاتیانی ئەم هەرێمە بووەتەوە، ئێستا بە شێوەیەکی ڕوونتر هاوڵاتیان گیرۆدەن پێوەی بێکاری و نەبوونی موچە و قەیرانی داراییە. بەڵام دیسانەوە پەرلەمانی کوردستان بێدەنگە و تەنها پەرلەمانتاران لە ڕێگەی شاشەی تیڤیەکانەوە ڕەخنە دەگرن و هیچ کارێکی کردداری دڵخۆشکەریان بۆ هاوڵاتیان نەکردووە. قەیرانی سوتەمەنی وەک گرانبوونی نرخی غاز و نرخی بەنزین، ئەم جارەش پەرلەمانی کوردستان جگە لە بێدەنگبوونی بەرامبەر ئەم قەیرانەش هیچ هەنگاوێکی کردداری بۆ چارەسەرکردنی گرانبوونی نرخی سوتەمەنی نەکردووە. لە کاتێکدا ئەم قەیرانانە لە کوردستاندا هەیە، بەڵام پەرلەمان دانیشتنەکانی تایبەت دەکات بە گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بە وتەی شارەزایان، گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان